بەڕێزم گەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە هیچ کەسێک منافەسەی تۆ نەکا لە خێر و لە چاکەدا. ئەگەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە لە هەموو کەسێ خێر و چاکەت زیاتر پێبێ، ئەوە بەردەوام بە لەم عیبادەتە گەورەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی بخاری دەهاتووە، دەفەرمێ: أفلا أخبركم بأمر تدركون من كان قبلكم وتسبقون من جاء بعدكم ولا يأتي أحد بمثل ما جئتم به. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی فەرموو ڕەزای خۆیان لێبێت: ئایا شتێکتان پێ بڵێم ئەگەر ئەنجامی بدەن دەگەن بەوانەی پێش خۆتانە لە خێر و چاکەدا، ئەوانەی کە لە پێش ئێوە ڕۆژتون دەگەن بەواندا، و ئەوانشی کە لە دوای ئێوە دێن پێشی ئەوانش دەدەنەوە. دەگەن بەوان کە لە پێش ئێوە ڕۆژتونە، ئەوانشی کە لە دوای ئێوە دێن ئێوە پێشیان دەکەون، واتە لەوانش چاکەتان زۆرترە بێت کە لە دوای ئێوە دێن. و هیچ کەسێکیش نییە لەسەر زەویدا بەقەد ئێوە چاکەی هەبێ مەگەر کەسێک وەک ئێوەی کردبێ یا زیاتر. ئەبێ چی بێت؟ من بگەم بە کەسانی پێش خۆمەوە، پێشی کەسانی دوای خۆشم بدەمەوە، هیچ کەسێکیش لە من چاکەی زیاتر نەبێ، ئەبێ چی دی ئەو عیبادەتە؟ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم: تسبحون في دبور كل صلاة 10 وتحمدون 10 وتكبرون 10. لدواي نوجه فرزكان همون نوجه فرزكان دجار بلين سبحان الله، دجار بلين الحمد لله، دجار بلين الله أكبر. حديث باسي سيئك، حديث باسي يامسأك، حديث زور مسمى أم حديث دجارك بو إن شاء الله دواي همون نوجه كي فرز بيش آية الكرسي يا دواي آية الكرسي دجار بلين سبحان الله، دجار بلين الحمد لله، دجار بلين الله أكبر. أو إيوة كسيك بن هيج كسيك لخير وشاكدا بيشي إيوة ناكرت. أقل كنت خوشا هيج كسيك لروجي قيامتا منافسي تونك لخير وشاكدا زورترين وباشترين وقورترين خير وشاكد بيبي لقيامت. هيج كسيك نتواني بقى بتودا أو بردوان بو أم حديثي في غمري خاص صلى الله عليه وسلم تطبيق بك أجل جارك شبه أجل چندها جاربت. لحديثك صحيح بخاري مسلم دهاتو خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم: هر كسيك بلي أم ذكر بكات لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. 100 جار للروجة، يعني تو 6 ساعات 10 ساعات مجال نية تشارك 20 دقيقة 9 ساعات أنا شو سكري خوابكي أي بو موبايلك مجال زورة. هر كسيك للروجة دا يتل بانجي بيانية حتى بانجي مغربي بيلن روش يبقى شيء بيكي بهمان شوي إن شاء الله. 100 جار بلي لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. خوي پروردگار چی بۆ نووسێ وەکو ئەوایە خێر و پاداشتەکەی دەکۆی لە دە عەبد لە عەبدایەتی ڕزگارکەی بیکڕی و ڕزگاریکەی، وەخوای گەورە 100 خێر و چاکەت بۆ دەنووسێ، 100 گوناه و تاوانت لێ دەسەڕێتەوە. و ئەو ڕۆژە کە تۆ ئەم 100 جار ئەم زیکرە تیا کردووە، لەو ڕۆژەدا خوای گەورە لە شەیتان دەتپارێزێ، حتا ئێوە لە شەیتان دەتپارێزێ. بەڵام مەبەسمان ئەمەیە: وەلەم یەأتی ئەحەد بأفضل مما جاء به إلا أحد عمل أكثر من ذلك. هیچ کەسێک نییە لە ڕۆژی قیامەتە چاکەی لە تۆ زیاتر پێ. لەو ڕۆژەی کە تۆ ئەم 100 جار زیکرە تیا کردووە لەسەر زەویە، هیچ کەسێک نییە چاکەی لە تۆ زیاتر پێ، ئیلا مەگەر کەسێک وەک تۆی کردبێ یا زیاتری کردبێ. کەواتە ئەگەر پێت کرا لە بیرت نەچێت 100 جار بلي لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. أو طول سر زويدا كسك نية منافسي توقع لخير وشاكتا مگا كسي وكتوكا يا زيات. كوات أمانة زور في يسمان فيه بو قيامت، وإلى قيامت إن شاء الله تشاكا من زور به خير من زور بيت.
ئەگە پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە لە خێر و چاکەدا هیچ کەسێک منافەسەت نەکا، لە دنیاشدا کەسێک بی لەو کەسانەی کە منافەسەت کەمە لە خێر و چاکەدا، ئەوە بەردەوام بە لەسەر ئەم زیکرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە حەدیثێکی صحیحی ئەبو داود هاتووە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من قال حين يصبح سبحان الله العظيم وبحمده 100 مرة وإذا أمسى كذلك لم يوافي أحد من الخلائق بمثل ما وافى. أجا كسك بيانيان صدر بلي سبحان الله العظيم وبحمده، إيوارش صدر بلي سبحان الله العظيم وبحمده. هیچ کەسێک نییە لە مەخلوقاتی خوا لەسەر زەویدا هیچ بوونەوەیەک نییە بەقەت تۆ چاکەی کردبێ ئیلا مەگەر کەسێک بۆ تۆی کردبێ. یعنی چی تێچێ 2 دقە 3 دقە بەیانیان دوای نوێژی بەیانیکە نوێژت کرد پێش خۆرکەوتن باشتر و خێرترە 100 جار بڵێ سبحان الله العظيم وبحمده. ئێوارش نوێژی عەسرت کرد دوای نوێژی عەسر پێش خۆر ئاوابوون 100 جار بڵێ سبحان الله العظيم وبحمده. تۆ کەسێک دەبی لەو کەسانی لە قیامەتدا چاکەکانت فولە، منافست کەمە. ئەمە زۆر خۆشە ئینسان چاکەی هەبێ لە قیامەت ئینشاءالله قیامەتی زۆر باشتر دەبێت. بۆیە ئینشاءالله بەردەوام بن لەسەر ئەم زیکرانە بۆی لە ڕۆژی قیامەتە منافستان کەم بێ. ئێوە کەسانێک بن لەو کەسانی لە خێر و چاکەدا منافسەی خەڵکیکردن لە ساحەی مەحشەردا ئینشاءالله. یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی، لەسەر زیکر و یادی خۆت یا ربی خوا بمانژێنی بمامرێنی. ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، ئەگەر پێتان خۆشە لە ڕۆژی قیامەتە هیچ کەسێک نەبێ کێبڕکێ و منافسەی ئێوە بکە لە خێر و چاکەدا، ئەوە بەردەوام بن لەسەر ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمێت کە لە صحیح تەرغیبە هاتووە: هەر کەسێک لە دوای نوێژی بەیانی ئیتر لە مزگەوت نوێژی کردووە یا لە ماڵەوە 100 جار أم ذكر بخينه لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت بيده الخير وهو على كل شيء قدير. 100 جار بيلي عقبتواني شون دانشت بنيوجي تحياتك أو بيلي زور باشترا 100 جار أم ذكر بخينه لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت بيده الخير وهو على كل شيء قدير. خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم: كان يومئذ أفضل أهل الأرض عملا أفضل أهل الأرض عملا إلى من قال مثل ما قال أو زاد على ما قال. سبحان الله. لو روجدا كتو دوان يجيب يعني 100 جار أم ذكرت كدوا تو دبي تكسك لو كساني لسر زويدا قورترين خير وشاكت أنجام داو. هیچ کەسێک نییە لەم سەرزەویەدا خێر و چاکەی بەقەت تۆ هەبێ مەگەر کەسێک وەک تۆی کردبێ یا زیاتر. 100 جار بیڵێ دوای نوێژی بەیانی چێتی با دەدەقێت خەڵکە تاقیل بێت وەڵا یەکسەر خەو پیاکە مادەم یەکسەر خەوت پیاکەوێ خەڵک بەدەستایە پاڵ مەکەوە بە دانیشتن زیکرەکان 100 جار بخوێنە ئەمجا ڕاکشێ. بإذن إخوة روجك بيوسف بأم عبادتنا دبيت كأم تاريخ تايبتا أمرومان بو ذكراني كالروجي قيامتا واتليك هيج كسك منافسي فينا قال خير وشاكتا بو إن شاء الله لبير النج. أقل تخش لروجي قيامتا هيج كسك منافسي تو نكات شيء برشي لقل تو دا نكات بيش برشي لقل تو دا نكات لخير وشاكتا وعبادتا أو بردوان بلسا أم ذكر مباركة كخوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم لحديثك صحيح مسلم ده هر كسيك بيانيان وإيواران من قال حين يصبح وحين يمسي سبحان الله وبحمده 100 مرة لم يأتي أحد يوم القيامة بأفضل مما جاء به إلا أحد مثل ما قال أو زاد عليه رواه مسلم. هر كسيك بيانيان وإيواران 100 جار بلا سبحان الله وبحمده سبحان الله وبحمده بيانيان 100 جار إيوارانيش 100 جار كواتو يترمان باس كر سبحان الله العظيم وبحمده وباس ما كر
أمان سبحان الله وبحمده. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێک بەیانیان 100 جار بڵێ سبحان الله وبحمده ئێوارانی 100 جار بیڵێ لە ڕۆژی قیامەتە هیچ کەسێک نییە خێر و چاکەی لەو زۆرتر بێت مەگەر کەسێک وەک تۆی کردبێ یا زیاتری وتبێ. چی تێشەیەگە بەیانیان 5 دقە ئەم زیکرەی خوا بکەیت دانیشی. چەند جار باسمان کردووە شەرمەزاریە بۆ ئێمەی خاوەن شەهادە خوێنەوار گەنج پیرەپیاوێک پیرێژنێک منافەسەی ئێمە بکاو لە ئێمە چاکەی زۆرتر بێت. وەڵای کە تەمەنی وایە ناوی خۆی نازانێ بنووسێت بەقەت سەتەها شەهادەتەها زیکری خوا دەکە و زیکری خوا دەکات. خۆمە شەرمەزاری نییە ئەو شەهادەیە فرسێک نایە ئەگەر بەسترین شەهادەتە بێت کە ئینسان خۆی نەناسی قیمەتی نییە. بۆیە ئینشاءالله لەبیرتان نەچێت بەیانیان و ئێواران 100 جار بڵێن سبحان الله وبحمده ئێوە لە ڕۆژی قیامەتدا کەس نییە منافەسەتان کا لە خێر و چاکەدا مەگەر کەسێک وەک ئێوەی کردبێ یا زیاتر دەی هەڵدن زیاتریش بێڵێن بە ئیزنی خوا. ئەمە خێر و بەرەکەتێکە خوا دەیەوێت لە دنیادا پێش ئەوەی بمرین بزانین لە قیامەتدا چی شتێک وامان لێ ئەکات کەس منافەسەمان نەکات. زۆر خۆشە لە قیامەتدا سەربەرزبی چاکەکانت فول بێت. ئەگەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتدا هیچ کەسێک لە خێر و چاکەدا منافەسەی تۆ نەکا بەقەت تۆ خێر و چاکەی پێ نەبێ ئەوە بەردەوام بە لەم زیکرەی خوایە. ئەم هانی کە سەحابەیەکی ئافرەتێکی بەتەمەنە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلاما تێپەڕی حەدیسەکەش لە سیلسیلەی صحیحە هاتووە حەدیسێکی صحیحە. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم بلاما تيپەڕی کە ئامۆزای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەم هانی دەڵێن کە خوشکی ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ کچی ئەبوو تاڵیبە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆت ئەزانی من پیر بوومە چوومەتە ساڵەوە ئەختیار بوومە تاقەتم نەماوە لاواز بوومە شتێکم پێ بڵێ دانیشم و بیکەم چونکە تاقەتم نییە زۆر بە پێوە بوەستم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەی ئەم هانی 100 جار بڵێ سبحان الله سبحان الله پاک و بێگەردی بۆ ئەو خوایە کە شەریکی نییە هاوڵی نییە کوڕی نییە کچی نییە دایکی نییە باوکی نییە خوشکی نییە برای نییە شەریکی نییە سبحان الله 100 جار بڵێ سبحان الله خێر و پاداشتی ئەوەی هەیە بۆ تۆ کە 100 کۆی لەو عەبد ڕزگار بکەیت لەنەوەی ئیسماعیل پێغەمبەر صلی الله عليه وسلم وفەرمی 100 جار بڵێ الحەمد لله خێر و پاداشتی ئەوەی هەیە 100 ئەسف زین و لەغاو بکەیت لە پێناو خوادا 100 مجاهید و تێکۆشەر بچێتە سەر پشتی ئەو ئەسفە و جیهاد کە لە پێناو خوادا لەبەر خاتری خوا 100 جار بڵێ الحەمد لله خێری ئەوەی هەیە 100 ئەسف بکڕی و بیبەخشی لە پێناو خوادا. کێ دوانێت 100 ئەسف بکڕێ لە ئێمە ئەسپێکیش دانێ نەتوانین بکڕین. وخۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم 100 جار بڵێ الله ئەکبەر خێر پاداشتی ئەوەی هەیە 100 حوشتر 100 وشتر بکڕی وشتری قەڵەوی چاک گۆشتی چاکی هەبێ ئەمجا لە پێناو خوادا بیبەخشیتەوە گۆشتەکەی تەوزیعکەی. چێ لە ئێمە خەڵک ئەمڕۆ دەستی تێ ناچێت مەڕێ بزنێ بکاتە قوربانی بە قوربانی لە کاتێکا پارەی هەزاران مەڕی هەیە سەدەها مەڕی هەیە ئێتۆ ئەم عیبادەتە بکە دانیشەوە ئەم عیبادەتە گەورە بکە 100 حوشتر تەوزیعکەی گۆشتەکەی بەسەر خەڵکی فەقیر و هەژارە چەندە خێرت دەسەکەوێت. فەرمی 100 جار بڵێ الله ئەکبەر ئەوەنە خێرت دەسەکەوێت و 100 جار بڵێ لا إله إلا الله نێوان ئەرز و ئاسمانت بۆ پڕ دەکات لە خێر و چاک. ئەرز و ئاسمان نێوانیان چەندێکە بینی ئەرز و ئاسمان هەمووی بۆ پڕ دەکات لە خێر و لە چاک. وخوشويستي خاف النبي صلى الله عليه وسلم ولا يرفع يومئذ لأحد عمل إلا أن يأتي بمثل ما أتيت به. للروج قيامت الشاب بما پاداش گەورە دەسەکەوێت. ئەم هەموو چاکەی کە باسمان کرد ئەڕواتە ناو تەرازوی عەدالەتی خوا و چاکەکانی تۆ ئینشاءالله. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لەو ڕۆژەدا کە تۆ 100 جار وتوتە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر 100 جار ئەم زیکرەت وتووە ئەگەر زیاتر بڵی هەر باسی مەکە. هیچ کەسێک نییە لەم سەرزەویەدا چاکەی هەبێ لە چاکەکانی تۆ زۆرتر بێ ئیلا مەگەر کەسێک وەک تۆی کردبێ. ئەگەر 200 بکەی ئەوە منافست کەمە. بۆی ئینشاءالله هەموو ڕۆژێک یا شەوەکەی
بەلایانی کەمەوە 100 جار بڵێن سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر خێری ئازادکردنی 100 خۆی لێ هەیە خێری ئەوەی هەیە 100 حشتر لە پێناوخوادا سەر بڕی گۆشتەکەی تەوزیعکەی خێری ئەوەی هەیە کە بە ئیزنی خوا 100 ئەسد لەغا و زین بکەی لە پێناوخوادا جیهاد پێوە کرێ نێوان ئەرز و ئاسمانیشی بۆ پڕ دەکات لە خێر و لە چاکە ئیمان ضعیف و دۆڕا و ئەو کەسەیە ئەمە ببیستێ و تەطبیقی نەکات خەمسات بۆ قیامەت ئەو کەسەیە بیبیستێ و تەطبیقی نەکات بۆیە ئینشاءڵڵا زیکری خوا بکەن لە کۆتاییدا دەڵێن ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەبێ ماسی حاڵی چۆن بێ کاتێکە لە ئاو دەبڕێ ئەو ئاوە چەندێک گرنگە بۆ ماسی زیکری خواشە ئەوەندە گرنگە بۆ دڵی ئینسان ئەبێ حاڵی ئینسان چۆن بێ کاتێکە لە خوا دوور بێ ئینسان کە خوای نەناسی لە دنیادا بە سەرگەردانی دەژی لە قیامەتشا بە ڕسوایی بۆ ئینشاءڵڵا ئەمانەی کە باسمان کرد چەند عیبادەتێک بوون کە ئەگەر ئەنجامی بدەی لە ڕۆژی قیامەتدا هیچ کەسێک ئینشاءڵڵا منافەسەی تۆ ناکە لە خێر و چاکەدا لە بیری مەکەن دوایش دەتوانن ئینشاءڵڵا ڤیدۆکان بۆ خۆتان گوێ لێ بگرن جوان جوان لەبەریکەن الحەمدا بەڵاو دەبێتەوە جاران نییە دەتوانن جوان جوان لەبەریکەن گوێ لێ بگرن اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داود دعاء خير يام كدوا خوايان أواني لماو لنخوش خانة كان نخوش الشفاء بدي أواني خمو خفتو فشاريان إخوايا لسريان لا بري خوايان أو قرآني زواجيان نكدو زواجيان هو آسان كي أو كانش بهمان شوك زواجيان نكدوا يا ربي خواي هي مني وآرامي والله كمان بباريزي خواجان خير وبركة ورحمة خذ برجيني بسلمان دا آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.